دەچینەی تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمانێکێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دهۆک لەگەڵمان دەبێت دەچمە لای خۆی باخۆی بناسێنێت هەروەها ژمارەکەی چەندە لەگەڵ ئەوەشدا کارنامەی ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم خوڵی پەرلەمانی کوردستان چی دەبێت دەچمە لای زۆر بەرز ڕقیب محەممەد کە کاندیدی ژمارە 5 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی دهۆک کاک ڕقیب سڵاو لێ بێم کاتت باش سوپاس بۆی کە لە بانەمەڵی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادەیت ئەگەر بکرێت ناوی خۆت و هەروەها ژمارەکەت بە دەنگدەر بناسیێنیت لەگەڵ ئەوەشدا کارنامەی بەڕێزت بۆم خوڵی پەرلەمانی کوردستان چی دەبێت؟ سڵاو ڕێز بە هەوا سڵاو بۆ کوردسات و ڕێکە هەوا سڵاو بۆ هەموو کوردێک و هەموو کوردستانیەکی ناوی من ڕقیب محمودە بربژێر ژمارە 5 لەسەر لیستە 129 یەکێتی نیشتیمانی کوردستان از دەرفەت ببینم ئەس بێڕێکەوە بەرنامەی خۆ بۆ دەنگدەرێ هێژە دەمە دیارکردن هەرچەند دەمە هەندێک خاڵبەری نوکەژی بەحەز کرد بوون بەڵێ دەنگدەرێ هێژە ئەم هەمە پشتڕاست کەین جارێ ئەوە ئەم بێژین ئەم دەجێبەجێکەین چکومە سەربۆر هەیە مە بەری نوکەژی ئەفتشت هەنیژی گەلێک شوانە ئەنجام داین چوەکو لیستە یەکێتی نیشتیمانی کوردستان چوەکو ئەو دو ساڵن یەکێتی نیشتیمانی کوردستان کابینە حکومەتە هەرێمی وەرگرتیم چوەکو ئەس خۆشی بێژم وەکو کەسێک ئەف تشتێمە ئەم بێژین مە هەندێک شوانە بجهی نای حتى حدا ما بيتم بالفرات اللي جاي او تشتام بيت سرفرازي نو ام بتاخفين كو باريكاريا تيمه كي بترج هفته كسان ام شولد كاين و 5 بروجه ياساجي مداناينه و كو بيجن راش نويس بيشنياركي بروجه ياسا اك شوانا او كو ام بشين يكاين اكنجيبوني بو او گنجن تازه جنی جیانا هفجنی پکتینن کو برینو کاجی و کی مبگوتی ام خلک ام تاقی کرین و برینو کاجی پریکا اوان دو سالت حکمت هرم یکتی شمالی کردستان ما سلف عقارا بو گلک خلک کردستانی دابین کرد ما سلف زواج بو گلک خلک کردستانی دابین کرد گلک گنج پیریکه خیراوی سلفی گهش نمرادت خوب ما گلک گنج ویره که فرایک نجدر و کردستانی بو خواندنی و زفرین وجی کردستان پانا آوادانه او پاره هنگی جیوی حکمت و کسلفت دا وان وی خلکی نوکه بوان کابینه زفری تفه کو اوجد بیت دهاتک بوانه و دا خوانی بجم احتمال او وی دهاتی درست کار نینن اگه شهنده شورید باشته جی بکن بس پشتراز من انتشین بکن اگه نتوانن انتشین پروژه دیتری آن راشنویس پروژه دیتری اوام بحث جد کن و ام فخری پید بین بشکداری کردن گنجانا بو خول و سمینار و برنامه نیف دولتی اویش در وی ولاتی تینه کردن و ام بشین پوری که سالانه هنده گنجا فرای کن و بشکدار بن و چکدار ببن زانست نید و ام بینین بری چنده که جست خول وارابم و از خوش راهنری هنده جوان خولابم و ورشوپابم خلقه که هی هندک ولات هین جحیلت خفرت کن ویری وان دولت کو فری هندک زانست نی ببن ام زانجی اروپا یا پیشکفتیه بلکو سرکش دنیای همیه جیت کتن یا ماجی او کو ام برای گنجی بدین ویری بزانت ویری چه دیتا کرن چه انجام دان بچت وکو تنفس جیبوانا سیاحه جیبوانا و زانستش بخوبر بگیرن چون وی در فتوی و کین احتمالا هنده تجدید سریوایت داری کو در وی کردستان هنده خوشه آن اروپا هنده خوشه بس کردستانش همین جاها خوش تره بس تنه حکمی وی نخوشه تنه عدالت دارینه اگه عدالت هبی تن کسش بیری ناشته من تلوارا و هندش یعنی بیال هندک حوالا و هندک دنگدره دانستاندن حتی که سروی پروژه مالا بجت اول درگه که فکرتن گنجه ما بچه تو نظافی تفهم از فی باوری ما گنجی ما بچه بریکا ام بجین دیزاری تواجین بر وریج ما رادع اقدانا کو ویتن اف بشک دارن اف گنجی بشک داره بخو کفیل اکی بداریتن کاک رقیب بسی در پرورید کرد البته لکرناوالکی دهوک دا سرکیتی کاک بافل باسی لو که نداد پروری کی زور ل دهوک دا هی اوی که دولمندا روز بروز دولمند ترتبط اوی که فقیره اوی که هجاره روز بروز هزاره کی زیاد دکات
جا دەمێ بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆوە چۆن دەتوانێت ئەم هاوکێشەیە لە دهۆکدا ڕاست بکات یاخۆ چۆن بتوانێت چۆن ئەتوانێت کە ئەم چینایەتیە لە دهۆکدا نەهێڵێت. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دەتوانین ئەگەر نەتوانن ئەم شین ئەم ئامادەینەژی بۆ وی باری داینەسەر ملێت خۆ ئەوە چەند ساڵت حکمینە دەسەڵاتە الڤێرێتێتەکردن ڕۆژ بۆ ڕۆژێ ساڵ بۆ ساڵێ دیف پیڤەرێت هاتینە باڵافکردن ژنێک و ئەم دەفخۆت بێژین دهۆک هەژارترین باژێرە هەژارترین محافەزەژیکە و بەرامبەری دهۆک زەنگینترین باژێرە زەنگینترین دەڤەرە کانزایên ser عادî bin عادî besin de tiştênekirin emden yanî bi wêrê ez em gelek cara bêjîn xelkî tête birsîkirin da ku guhdariya hindek kesa bête kirin xelkê tête rezîlkirin xelkê tête piştguh havêtin bi wêrê bîtin tinê axifnawa bikin em bêjin vê gavkê jî gelek cara me dît hindek tişt hat nekirin rastî geleka kirêt bû her wekû şivêdî dest wêrê kiriye ku çi lafîte çi filekse çi kandîdaşî nehêlane ser verê ev böyle gelîtin ku ev desalata yan neşêt yan nevêtin edalet berqerar bîtin yan neşêt yan nevêtin xelk pêş bikevîtin yan neşêt yan nevêtin xelk tê bigehîtin rastî xelkê Kurdistanê giştî xelkê taybetê xelkekê xweşerm e xelkekê şerefmend e xelkeke berî nûke jî ئەوانە پێشمەرگای خۆدان کرین و ئەوانە شۆڕەشت کرین خەلکیت کرین هەندێکی دیتیانە سەر سفرە حاضر ئەفشینە و ئەم شینگان بێژین دەستخۆشیە لێ بکەم ویگافکە ئەف خەلکە یترازیل کرین ئەف پیرەمێرێت ویگافکی پیرەمێرە هینگی گەنج بوونە ئەوێ شۆڕەش کرین ویگافکە چەند بەلکو بساعتە و پرۆژاژێت منە الهیڤیە حتا ڕاتبێواتێتن بشکلێکی ڕەزیل وێوەلی کرین و نەشن زیبزی پارێ خۆ وەرگێرن ئەف پێشمەرگە ئەوێ هینگی گەنج و جحێل بەڕەوانیش ئاخا کوردستانێت کرد و بەڕەوانیت کرد و حتا گەهشت نەوێ قۆناغێن و کە دەچتن سرایەکێدا یاژی دەچتە دەرمانخانەیەکێ gelek Brazîlî heta bişêtin ew dermanê pêtivî bi xwe peyda ketin parê wî dermanê nîne er ve jî xelkê dîtirê welatê dîtirê jiyana vana ya temînkiriye dabînkiriye dermanê wana dabînkirîne ew hezra xwe da naket kadê dermanî wî hebitin anne ev e mesela adaleta em bêjîn êketî behsê edaletê diket کاک ڕقیب باسی کۆمەڵێک خاڵی زۆرت کرد کە لە دهۆکدا لە ئەو ناوچێدا مەلەلیتە هەیە خۆشە لە شەوازەکان کێشەی تێدا هەیە یەکێکی دیکە لەو نائەدالەتیانەی کە لە بادینان و لە دهۆکدا هەیە بابەتی ئازادی ڕادەبڕین و بەرتەسکردنەوەی ئازادیەکانە لە دهۆکدا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جەخت لەو دەکاتەوە کە ئەو نادادپەروەریە ئەو نادادی کە لە ئازادی ڕادەبڕیندا هەیە لە دهۆکدا لە تایبەتر لە سنووری بادیناندا نەهێڵێت جا دەمێ بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن دەتوانێت کۆتایی بۆ نادادیە بێنێت چۆن دەتوانێت کۆتایی بۆ بهێنێت کە چی دیکە خەڵک لەسەر کۆمنتێک لەسەر دەربڕینی ڕای خۆی زیندانی نەکرد یاخود خەڵک بەهۆی ئەوەی کە بیەوێت بە ئازادانە دەنگی خۆی بگەێنێت تووشەی کێشە نەبێ خۆ بەشازێک لە شێوازەکان زیندانی نەکرێت. کاک ڕقیب باسی کۆمەڵێک خاڵی زۆر گرنگت کرد باسی لەوە کردکە لە دهۆکدا چەندین نادارپەروەری هەیە چەندین جیاوازی هەیە گەنجەکان لە ئێستادا بۆی کە دهۆکێکە لە پارێزگا دەوڵەمەندەکانی هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەدا خەڵکەکەی لە چینایەتێکی زۆر جیاوازدا دەژین. دەمەوێت بن لە ڕووی ئازادی ڕادەبڕینەوە باس لە کارنامەیەکێتی نیشتیمانی کوردستان بکەین چۆن دەتوانێت جیاوازی بۆ و نادادیە بهێنێت. دەستپێکەوە حکمەتێ خوب ترس هاتە خەلکی هەر دەستپێکەوێ هەشتێ دوو چالاکوان و ڕۆژنامەوان گرتن و ئەڤژی هەمی گاڤژی ئێکەتی نیشتیمانی کوردستان دژی وێرەیەک و کەسێکی تنێژی سەرا ئەوەکە ئەم دەبێت بژنی سەر ئەزمانی ینی سەرات شتێکی ئاخفتنێکی بێژیتن سەراوێ بێتە گرتن قەت گەل وێرێنینە ئێکەتی نیشتیمانی کوردستان ئێکەتی نیشتیمانی کوردستان وەختی چیایشیدا ئازادیەکە مطلق هەبوو یا ڕۆژنامەوانی ڕادەربرینێ و پشتی هینگێژی ساڵت نۆتاژیدا و حتا ساڵت 2000 سلێمانی
سکوی آزاد هبون روزنامه‌وان آنجا او روزنامه‌وان یالویری هاتیا تطور کردن پیش کفتی دفعه دیتره و خونه دیتیا ویگاف کیجیک او حزب سلیمانی در کفن بنده سالات ایکت شمالی کردستان بیشین نبتنی سلیمانی بنده سالات ایکت شمالی کردستان در کفن چجار الجهه دیتره چه نبوینه ایکت شمالی کردستان همی گاوا دیف اوه کو ایکش درش میتوی اوه مثلا برقرار کردن چهارنامه مافی مروفیه همی پیگیری و چهارنامه کتن و هر دمجی کلویری باید که هر کسی که بیتن بلی که بجن روزنامه‌وانی بلکه دو حقیقتی هستند هر کسی که بیتن آزادی باخه بیتن چون که آزادی باخه بیتن هزار که آزاد بکتن هل بد پیش کفتن که باش کفتوی ولات آزادی جیت دام امید بینی جیت همه جا بس برای واجه مالا پراستیجی که هندک جا بجن اگه خلق کی آزادی آخرت و اگه خلق تیر بو بلکه بولایانه که دستشان کی خراب بیتن بس بولایان دیتره هم یا باشه تایبت با یک شمالی کردستان اگه خلق ویری بیتن خواندن که درست بیتن منهج که درست بیتن اف زانکوی درست بن نکو هندک واسطه حیل و حواله هندک بین پیش و ایکم و دوام و سیم او بنیت وان وین نکوی درسته درجه اینان ویگاف که بو ویدا صلات یا خرابه اگر هر تشتی که هبیتن دیفری روی خود شوی درست اگر او لا ندن هر جاره که بیتن دسته که اگر کسی که بچید بخول شوله که جیب گریتن کاری که ببینیتن هر کمپانیا که نه حکومی جیبیتن یا نه حزبی جیبیتن حتی حدا کی خو اف کمپانیت اهلی جی ترسن بجن هرم بما تزکیهش جهکی حزبی بینن اوه هنه فيت اوه نمینیتن یکتی دو ماهی بینیتن بشراز بن مثلا دیتر اوه که امید جهکی دام جاوی خلکیل سرما او خلکیجی قنصلية كردستان دانا سفارة بغداد هنا دورو برد ما هم يتشافي وائل ما او ريخراوي نيف دولتينا حتى خلقه كي ديتريجي كما دوستيت هم حوالت هنج درفه تشافي وائل ما كان هم چتكين چناكين همي بوانا وكي قودي كين في وقتي و باشتر او ام ناوي خوب پاقش كين اف راپورت نيف دولتي درد كفن وضعي كردستان مثلا آزاديار در برين آزاديار روزنامه‌وانی گلکی خرابه تایبت وان 3-4 سال دو ماهی گلک دا کفتی یا فر اما پیدا چونه که بکنیم از حس کمشیک اف کابینانی بیده بکنن پیرکاتی سروی راستیتن روی مل دوان ریخراو نیف دولتی وان قنصلیاتا وان سفارتا وان حوالت ما اویش در و روی مسبی کتن بشین وقتی هم گل داخل بشین اوه دمید باز لا پامکی سرک پاول کن لا كرنفال جماوركي دهوك دا كإباسي لو كل هاتني بو شاري دهوك زور بقرمي بشوازي لكرا وحتى لانجراني حزب كاني ديكش بالسروق نايوان هنا دم بزالم كاريكري أما دبون ياخد كاريكري كرنفال جماوركي كتني اجتماعي كردستان لدهوك دا لسر دنگدراني دهوك شي دبت جاری از بوده دو سه دیمانه که وقت گوهیزم یک شوانا او دیمانت هاتینه وینا کردن و هاتینه بالاف کردن او خوب پیامه که برسه که بود بسیارته هندک نیاران حزد گویی که بافل نایته دو که نا چه بید بهت نا هلم بهتن بس بری نو کجی مل هر دیسال کورسات بری 15 روزه کام داخواست کرد بود که بیته دهو که اولیاریگاه دهو که اتاره پیشکش کردن بس وکی برای اینکه ما گفتیم مثلا آزادی نه هندک آستانگ ما چک کردن که اولیاریگاه نه دنف ما هندک آستانگ ما چک کردن حتی حوالی دیتریج نه دنف ما وکو هفرکیک وکو تحدیک ما جهک الآقاری درست کرد هر 3-4 روزادا اف منصات چه بو او ها بچابت خودیتی اول ایک یا دویجی سوشال میدیا جی فیگاف که او داخلیتن یا هات یا هنین یعنی بین سرک بافلی وینن و آهنگی و کامنت توانایی آون کو یکتی دنگت خوب هات نا سرک بافل دقت کردن اگر دو کرسی بیم بونه 4 هندک برادرش بیشن 3 کرسی که خوب مسوگر کردن برای 4 و چیتر یعنی هبونا خوی انجیک هات نا سرک بافلی و چرخانه که بود دو که همیه بیشم و کو است دیگه همجیک اول بویرج چیتن کو ایدیتر خلک دهوکه و خلک بادینان بویرکی باخون او آزادی برای نکمه بحث کردی و آزادی خود دست ندن.
سپاس بۆ زۆر بەڕێز ڕقیب محمود کاندیدی ژمارە 5 لە سەر لیستەیەکێتی نیشتمانی کوردستان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.